هەسارە و هەسارۆچکەکانی نێو کۆمەڵەی خۆر بە بەردەوامی بە دەوری خۆردا دەسوڕێنەوە. خولگەکانی هەردوو هەساری عتارد و ڤینۆس دەکەونە نێو دیوی ناوەوەی خولگەی زەوی چونکە نزیکترین لە خۆرەوە. لەبەر ئەم هۆکارە لە دید و ڕوانگەی ئێمەی مرۆڤەوە لەسەر گۆی زەوی جارجارە هەردوو هەسارەکە بە پێش خۆردا تێدەپەڕن لە دیاردەیەکی جوان و گەردوونی بێوێنەدا. ئەم دیاردەیە دەگمەنە، پێی دەگوترێت گواستنەوە یاخود پەڕینەوە یاخود جوڵەی هەسارەکان بە پێش خۆردا. سەرنجی بچووکی هەساری عتارد بدەن بە بەراورد بە بارستایی و قەبارەی خۆر. پێتان سەیر نەبێت هەساری عتارد بۆ ئەوەندە بچووکە. بارستایی خۆر زیاتر لە 98% بارستایی هەموو کۆمەڵەی خۆر پێک دێنێت، واتە بە هەموو هەسار و هەسارۆچکەکانی نێو کۆمەڵەی خۆر بارستاییەکەیان لە 2% تێپەڕ ناکات. بیرمان نەچێت ئەم تێپەڕبوونە لە سوێدەیەکدا 13 جار ڕووەدات. کاتی تێپەڕبوونەکەش بە نزیکەیی 7 کاتژمێری پێویستە.